بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاوات و میهرەبانی خوا بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم. بینەرانی عزیز و خۆشەویست، تاعات و عیبادەتی ئەم ڕۆژە پیرۆزەی هەینیتان لێ قبول و وەرگیراو بێ. خوای گەورە فەڕوو و بەرەکەت و میهرەبانی خۆی دابارێنێتە سەر تەواوی کایەکانی ژیانتان. ڕۆڵی ئەم ئیسلامە جوانەی ئێمە لە هێشتنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و پێکەوە گرێدان و بەستنی مرۆڤەکان تا مرۆڤەکان لە ئەنانیەت و لە ئاڵۆزیە دەرونیەکان و لە شیرازە پسانی خێزان دوورکەونەوە تەوەری ئەم جارەی بەرنامەی بەفەڕ دەبێ کە بێگومان تاکە شانازیە کە ئیسلام و شارستانیەتەکەی بیکات یا منەتێک کە بەرامبەر بە مرۆڤایەتی کردبێتی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی و بەدەمەوە بوون و سەردانیکردن و خۆشەویستی و ئولفەتەیە کە دەقە پیرۆزەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم جەختیان لێ کردوتەوە و هۆکارێکیش ئەمڕۆ شارستانیەت و کۆمەڵگەی ڕۆژ ئاوایی داڕوخاندووە و بەرەو هەڵدێران و شیرازە پسانی بردووە نەمانی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە. لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا عەفان شێخ ستیق سەرگەتی زانای ئاینی باز لەم کایە گرنگەی ئیسلامی پیرۆزەکەین وەکو هێڵەرەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و سیلەی ڕوحم و بەخشندەیی و لەگەڵ دراوسێ چاکەکردن و لەگەڵ فەقیر و خزم و خوێش چاکەکردنە. جەنابی مامۆستا زۆر سپاس دەکەم. پاداش باتەوە. بۆچی ئیسلام ئەوەندە گرنگی بەم قەزیەیە داواتە هەمیشە دەیەوێ مرۆڤەکان ئەنانیانە و سربەخۆیانە نەژین و بیر نەکەنەوە و نەخۆن و نەپۆشن بەڵکو کۆمەڵی خەڵکی بە دەوروبەرا وابەستە بەم مرۆڤەوە کردووە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. في خوشحالم لخدمة ئێوەی بەڕێز و بینەرانای ئومێدەوارین ئەو چەند خولەکەی کە بوار هەیە بتوانین خاڵێک لەسەر پیتێکدانی چونکە بمانەیە کۆمەڵی بابەت لە ڕوانگەی شەرعەوە توێژینەوەی بکەین باسی بکەین پێویستی تەڵان بە کاتی زیاتر بەسەوەی ئەمە باسیەکەین چەند مەتکۆکەیە کە لەسەر ڕێگایەک دایدەنین ئەوەی کە بیە دوایی بچێ بە دوای یەکێک لە خاڵە جەوهەریەکانی ئیسلام ئەوەیە ئەم ئیسلامە گرنگی بە هەموو شتێک داوە ئەوە نییە لایەنێکی هێنابێ لایەنێکی ئیهمال کردبێ جارێ خاڵی یەکەم ئیسلام ناوی ئیسلامە نەبەسراوە بە زەمەنەوە نەبەسراوە بە مەکانەوە نەبەسراوە بە شەخصەوە بەڵکو ئەمانەی هەموو تێپەڕاندوو ئەمە خاڵێکە کە زۆر گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە ئیسلام لەناو قورئانە هەموو ئەو شتانەی کەوا پێویستی ژیان بێ باسی کردو نەک بۆ تەفسیلێ بڵێن هەموو لایەنەکان بەس کۆمەڵێک خاڵی باس کردووە کە جەوهەرین ئەم خاڵانە ئەبنە بنەمایەک بۆ لێبوونەوەی چەند فەرع و چەند لقێک و ئەوانە لە قورئان یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە قورئان هەرچی تۆ بتەوێت تایەتی هەر کات هەر شوێن هەر کەس لە هەر پێگەیەکی زانستی کۆمەڵایەتی بێ لەم پێگانەدا ئیسلام وەڵامی هەر هەمووی دەداتەوە چۆن ئیسلام دەتوانێن وەڵامی کابرایەکی بڵێن شوان بداتەوە بە هەمان شێوە وەڵامی کابرایە کاتەوە کە پەرسترین بڕوانامەی ئەکادمی ئەمە خاڵێکی گرنگ و جیاکەرەوەیە بۆ ئیسلام کەواتە ئیسلامی ئێمە هاتووە ئەم ژیانە ناو بنێ ژیان ئینسان وەکو مرۆڤ بژی نەک وەکو خەڵکی تر یەکەمین گوناهێک یا بڵێن یەکەمین پێهەڵکەوتنێک کەوا بوویە مایە ئەوەی کەوا لە ڕەحمی خوا پێی دەرچێ شەیطان بوو یەکەم هۆکارێک کەوا شەیطان لە ڕەحمی خوا دەرکرا بریتی و لەوەی بڵێ من قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين کاتێک خوای گەورە ئادەمی دروست کرد فەرمووی سەجدەی بۆ بەرن شەیطان سەجدەی بۆ نەبرد بۆچی وتی من وتی أنا خير منه من لەو باشترم چونکە پێی وابوو کە لە ئاگر دروستکراوە ئاگر کە کاریگەری لەسەر قوڕ هەیە ئەبێ ئەم گەورەتر بێت تا ئەو بەڵام خۆ ئەمری خوای گەورە پێچەوانێ ئەو ئەنایی ئەو بوو کەواتە لە ئیسلامە ئەنانیەت
خۆم بە خۆم بە هەموو شێوەیەک مەرفوزە. بۆیە هەر لێرەوەی دەبینین کەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکەمین کارێک کە لە دوای کۆچی لە مەکەوە بۆ مەدینە دەیکا بریتە لە چی؟ بریتە لە دروستکردنی برایەتی لە نێوان ئەنسار و مهاجرە، کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە نابێ هەر کەس بۆ خۆی بژی. مهاجرێک کە وەکو سوهەیبی ڕۆمی کەوازی لە هەموو ژیان و سەرۆت و سامانی هێناوە ئەچێتە مەدینە، ناکرێ ئەم کەسە هەر خۆی بێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەرن المسلم ئەخو المسلم، بە معنا فراوانیەکەی برایەتی، کەواتە یەکی من هەنگاوێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کردداری لە مەدینە دەیکا بریتە لە سڕینەوەی خود. بە چ معنا؟ بەو معنایە ئۆخەی هەر بۆ خۆم بیخۆم. یانی ئەمە ئیسلام سڕیە و ئیسلام هات فەرمووی ئەبێ ئینسان کۆمەلگایەکی پێشکەوتوو مەدەنی لەسەر بنەمای یەکتر ویستن بەبێ ئەوەی کەوا سنووری یەکتر ببەسن. دەی لە دروستکردنی برایەتیەوە لە مەدینە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دروستی ئەکا. ئیتر ئەلێرەوە وردە هەموو ئاکار و ڕەوشتە بەرزە کۆمەڵایەتیەکان کە لە سەردەمی جاهلی کۆن و جاهلی تازەدا سەریان هەڵداوەتەوە، ئیسلام هات هەر یەکی بە شێوەیەک محارەبەی کرد. هەموو پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بەستەوە بە قیامەتەوە، بەستەوە بە کرۆکی دینەوە. يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الإيمان بضع وستون أو بضع وسبعون شعبة أعلاها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق. يعني هات هەرچی ئاکار و ڕەوشتێکە کە بەرژەوەندی هەمووانی تێدایە کەوا دەتوانێت ژیانی هەمومان بەختەوەرکە، بەستیەوە بە بنەمای عەقیدە و ئیمانەوە، بەستیەوە بە لا إله إلا الله. کەواتە ئیسلامی ئێمە دەیەوێ خەڵک بژی هەموو کەس دەستبەردار نەبێ لە هیچ کەس. یعنی من نەڵێم پێویستم بە تۆ نییە، تۆ پێویست بە من نییە. ئیسلام ئەفەرمێ ئەگەر پێویستمان بە یەکتر بێ، پێویستی یەکتر ڕاپەڕێنین، بەستیەوە یەکەم لە دنیادا بە عەقیدە و بە تەوحید لا إله إلا الله، لە قیامەتی شەهایندا بۆی چی بێ؟ بۆی بچێتە بەهەشت مسلمان بێ. بەس لە پێناوی ئەوەی کەوا ژیانی خەڵک ئاسوودە و بەختەوەر بێ. ئەم پێکەوە گرێدانە هەر کام بۆ خۆی لە ئیسلامە لە هەموو دنیا، هەرچی ئازادی دنیا هەیە سنووردارە، لە هیچ شوێنێکە ئازادی مطلقمان نیە. دوور بێ لە ڕووی ئێوە بینەرن. ئەگەر بوویە ئازادی مطلق، وتی ئازادی مطلقەوە پێوترێ بەرەڵایی بێبەندوباری. ئازادی من تا ئەو سنوورێ ئەگاتە تۆ، ئیتر ناوی مافی تۆ پێشێلکەم. ئەم ئازادیە کە بەخشێ بە من نابێتە دەخولی ژیانی تۆ بکەم، بەڵام بێ هەمیشە دەستم بە تۆ. تۆ نابێتە دەخولی ژیانی من کێ، بەڵام هەمیشە بێ دەست بە منەوە بێ. لە پێناوی چیە؟ لە پێناوی ئەوەی کەوا هەمومان بە ئیسراحەت بژین، بە دڵنیاییەوە بخەو. من کاتێ ئەزانم تۆ برای منی، شەر ئەڕێی پێدای برایەتی لەگەڵ من بکەی، بەس ڕێی پێ نەدای سنووری من ببەزین کە دراوسەی بوون زۆر بە ئیسراحەت لێ خەو. ئایا دراوسەی ماڵ بێ، ئایا دراوسەی سەفەر بێ، دراوسەی ناو سەیارە بێ، دراوسەی ئیشکردن بێ، هەر کام لەو دراوسەیانە بێ. ئیسلام ئازادی منی داوە تا سنوورێکی، تۆش تا سنوورێک. هەردووکمان ئەومان ڕێعایەت کرد، ئەمریشی پێ کردووم پابەند بم بە خۆشەویستی و محەبەتی تۆ، کاتە من زۆر بە ئیسراحەت لێ خەوم، باکم لە هیچ شتێک نییە. بۆچی؟ چونکو تۆ سنووری خۆت نابەزێنی کە شەرعڕەو بنێن. باسی ئەوەکەین کە شەرعڕەو بێ، ڕاستەقی نەبین، نەکەوەی بڵێن کاکە بەخوا من مسلمان و دینداری ئەەکەم، بەڵام لەولاوە بە عەمەلی چی بێ نەبێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشەوەی بە نەزەری قسە بکا بە عەمەلی کردنی بەبرا بوونە برایەک، حتا وای لێ هاتبوو ئەمانە خەریک و میرات لە یەک بەرن کە کابرا لە مەکە چووەتە مەدینە. دەبێ ئەم برایەکە چەند بە قووەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دروستی کردبێ. لەبەر هەموویان بە ئیسراحەت لێ خەوتن، یەک کەس نەبوو شەو بە خەمەوە بخێ. یعنی خەمە بەسم چییە؟ خەمیەوەی هەبێ کابرا بێتە سەری، کابرا مافی پێشێل بکە، کابرا حەقی بخۆ. کەواتە سەرەتا و دەستپێکی ژیانی دەسەڵات و دەوڵەتی ئیسلامی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێتە بناغە داڕێژ بە ئەمری وەحی لە چی دەستپێکە؟ لەوە دەستپێکە کە ئەبێ موسڵمانان ئەوەی دیندار بێ دەستی بە دەستی ئەوی ترەوە بێ، بەڵام بەبێ پێشێلکردنی مافیەوە، بەبێ بەزاندنی سنووریە. مامۆستا بۆچی هەستەکرێت لە ئێستاە ئەم وابەستەیە لە نێو موسڵمانانە بەرەو کاڵبوونەوە و
کرج بوونەوە و نەمانەچێ ینی ئەم پەیوەندی و کۆمەڵایەتیانی کە سەردەمێ هەبووە مسلمانان وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وەکو دانەکانی شانەوان یا وەکو جەستەیەکی ڕێکخراوان لە ئێستادا هەست بەوە کرێ کە کاڵ بۆتەوە و بەرەو پووکانەوە و بەرەو نەمانەچێ هۆکاری ئەمە چییە؟ کێشەکە زانی یەکشتە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکان ئەفەرمون ئێمە 5 ئاەت دە ئاەت قورئانمان وەرەگرت هەتاوەکو بە عەمەلی تەطبیقمان نەکردایە نەئەچین 5 ئاەتی وەرگرین کێشەکەی ئەمڕۆ ئێمە ئەوەیە ئێمە زۆر بەداخەوە بووینێتە مصحەفێک قورئانمان لەبەرن بەسۆ کۆیە مصحەفێک بێ لەناو کتێبخانەیەک دانرا یعنی کاڵبوونەوە هۆکاری کاڵبوونەوە ئەوەیە تێنەگەشتنە لە چمک و لە مەفاهیمی ئیسلامیەکان هەمومان دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المؤمن أخو المؤمن المسلم أخو المسلم المسلم من سلم المسلم من لسانه ويده والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن قيل من يا رسول الله قال الذي لا يأمن جاره بوائقه يعني أمهم حديثنا من دبر أوهم آياتنا من دبر كم بيغمر صلى الله عليه وسلم أفرمي يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى يكون خيرا تا آخر يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن ولا يغتب بعضكم بعضا أما أنا مهم لبر بس كشكا ويا لدنياي عملا نين زور جار مێژنووسێکە نووسێ لە سەردەمی کۆنا لە شارێکا یەک معەبیر بووە یەکێکەوە خەو پەرژێر بکە خەو تعبیر بکاتەوە بەڵام ئێستا لە هەر گەڕێکێکا دوانسیانێکی تێدایە ئەڵێ لە سەردەمی کۆنا خەڵک زۆر کەم خەوی بینی و هەر عەمەلی کردو بەس ئێستا خەڵک بەس خەریکی خەوبینینە عەمەلی نییە یعنی هۆکاری سەرەکی ئەمەیە ئێمە دەقەکان لە دنیای نەزەریە ئەزانی لە دنیای تیۆریە لە بەرمانە بەس لە دنیای عەمەلی پراکتیکی ئەمە لاوازین ئەینا منێک بڵێن چەند ئاەت و چەند حەدیثم لەبەر بێت دەربارەی حەقی مسلمان بەسەر مسلمانەوە لە وتاری جومعەکانە یعنی زۆر مهمە ئێمە زۆر بە هەڵە یا بڵێن زۆر بە سادە لە وتاری جومعە تێگەشتوین ئێمە بەس پێمان وایە وتاری جومعە چوونە دانیشە گوێ بگرە ئەگەر گوێ بگری زۆر خەڵکیش ببینم ئەگەر خۆشە متابعەت کردبێ خەڵک نیوەی خەوتووە هەر کە جومعەیەتە دەرەوە لێ بپرسەوە باسی چی بوو نازانە کابرا باسی چی کەواتە ئێمە لێرەوە کێشەکەمان ئەوەیە ئەزانین بەس عەمەلی پێ ناکەین بەڵام سەحابە پێچەوانە بوون هەرچیان بزانیا یەکسەر عەمەلیان پێکرد کەواتە کاڵبوونەوە و دوورکەوتنەوە سەبەبەکەی تەطبیق نەکردنی دەقە شەرعیەکانە یا ڕوونتر بڵێن ئەوەیە کەوا ئێمە تەنها ئەیان خوێنین بۆیە ئەڵێ کابرایە کە چێتە بریتانیا لە لەندەن لە کتێبخانەیەکە وتی چووم خۆی وتی چوون گەڕام وتم من کتێبێکم ئەوێ تااقتم لێ زۆر شت بخوێنەوە هەموو شتێکی تیاابێ من باس ساڵی هەفتاکانەکەم ئەڵێ کابراش چوو خاوەنی کتێبخانە چوو لەسەرەوە کتێبێکی بۆ هێنا سێرم کرد قورئانە وتم بام ئەمە چییە لە وڵاتی خۆمان ئەمە زۆر وتی ڕاستەکە لە وڵاتی خۆتان بەس ئەوە هەیە بڵێن مصحەفەکە هەیە علمەکەی لە وڵاتی خۆتانە نیە بەڕاستی ڕاستە ئێمە کێشەی مسلمانان کاڵبوونەوەی سەبەبەکە یەکێک ئەوەیە یەکێکتر لە سەبەبەکان ئەوەیە ئێمە لە چمکی ژیان لە ڕوانگەی شریعەتەوە بە هەڵە تێگەشتوین یعنی ئێستا وای لێ هاتوڵەیە بۆ سەردان ناکە ئەو بۆ کاکەم سەردانی تۆ ناکەم من لەگەڵ تۆ لەگەڵ باوکت لەگەڵ هەموو کەستا تێکەڵا ئەو سات ئێوە بۆ هێستا سەردان ناکەن ئەڵێ وڵای کاکە فریا ناکەم یعنی یەکێکتر لە ئەسبابەکان نەمانی قەناعەتە کە بە ژیان پێڕاناگا بە تایبەت ئەمەش کاریگەری دەستگا ڕاگەیاندنە چاواشەکارەکانە کەوایان کردووە خەڵک هەمیشە چی بێ خەڵک هەمیشە بە دوای پەرژەوەندی خودا بێ بیری لایەوە نەبێت سەردانی تۆ بکە سەردایەوە بکە لە سەردەمی کۆنا باوەپیرانی ئێمە ژیانیان ویستووە من هەموو جارە ئەڵێم سەحابە هەموو ژیانی ویستووە سەحابامان نییە لە مەدینە سواڵی کردبێ سەحابەشمان نیە 24 ساعت لە مزگەوت دانیشت بێت چاوەڕێی چی بێت دەستی ئەموو ئەو بوو بێ کاتە سەحابە ژیانی ویستووە بەس بۆ سەحابە دینداری کردووە چونکو زانیوێتی چۆن بە دوای ژیانان بگەرێت دین پێوتۆ وا بگەڕێت بە گوێی دینی کردو بەس ئێستا ئێمە خاڵی دووەم ئەوەی ئێمە زۆر بە دوای دنیاوی لەگەڵ ئەوەشدا تا ئێسش پێی نەگەشتوین پێشی ناگەین پێشی ڕناگەین ئێستا بە نمونە تەکنەلۆژیە تۆ هاندێکە کڕیم ئەمە ئەمساڵ هاندێکە کڕیاڵێ ئیتر لەوە بەرزترنی دوای 6 مانگ 3 مانگ 4 مانگ سێرەکەی یەکێکترەکەوتە بازار تا ئەو ئەکرێ بیتە خاوەنی ئەو سێرەکەی فریان ناکەوێت کاتە خاڵی دووەم ئەوەیە ئێمە زۆر بە دوای ژیانێکەوەین کە خۆشمان نازانین بۆچی ئەوەندە دوایەکەوین
بەس ئەگەر ئێمە لە خاڵ یەکەما سەرکەین خاڵی دومیش حەلەبێ بۆ خۆ چی بکرێت بۆ زیندووکردنەوەی ئەم بەها جوانانە ئەم ڕۆحیەتەی کە ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستویانە و کاریشیان لەسەر کردووە. چی بکرێ باش ئەمە ئەرکی یەکەم لە ئەستۆی مامۆستایانی ئاینی، دووەم لە بانکخواست، سێم دەستگاکانی ڕاگەیاند کە بەڕاستی زۆر بەداخەوە ئێمە لە دەستگاکان ڕاگەیاند دەست پێ بکەین بچینەوە بۆ مامۆستایان. دەستگاکانی ڕاگەیاندن زۆربەیان زۆر بەداخەوە ڕۆڵێکی زۆر ڕوخێنەر دەبین بە تایبەت لە هێنانی ئەو درامانە کەوا دۆبلاژیانەکەن کە ئەوانە بە هەم کولتوری کوردەواری هەم بە شەرع و شریعەتی ئێمە بەڕاستی زۆر پێچەوانن و زۆر نامۆن بەمانی ئێمە. کاتە یەکەم ڕاگەاندنەکان کە لە هەموو ماڵێکا هەیە، مەسەن من لە جمعە شاوتار بدەم تەنها خەڵکێکی کەم ئەمبینێ، بەس ڕاگەیاندنێک ئێستا کە من قسە ئەەکەم لەگەڵ جەنابتا لەم بەرنامێ لە هەموو وڵاتانی دنیا لەوەچە بینەری هەبێ کەواتە ئەم ڕاگەاندنە دەتوانێت ڕۆڵێکی بنیانەر ببینی. بۆیە بەڕاستی پێویستە ئەوانەی کە بە مشوری ئەم دینە ئەخۆن لە ڕاگەیاندنەکانە زیاتر پێداگری و تەرکیز لەسەر ئەم بەلایەنە بکەن کە زۆر بەداخەوە ئێستا نەما هێندەی تەرکیز لەسەر سیاسەت و لەسەر کۆمەڵێک بابەتی اقتصادی ئەکرێت، زۆر دەگمەن تەرکیز لەسەر بەها کۆمەڵایەتی ئاینیەکان ئەکرێت. کاتە دەستگاکان ڕاگەن دەتوان ڕۆڵێکی زۆر کاریگر بن لەمەدا. دووەم بانکخوازەکان زۆر پێویستە لە دنیای عملیە لەگەڵ مامۆستایانی ئاینی لە دنیای عملیە قسەکانیان بکەن، نەک لە دنیای نەزەریە. دەگەڕنەوە دەڵێن جارێکیان مناڵێکیان هێنای خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، مناڵەکە نەخۆش بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەیانی بیەنەوە. ئێتر چوو بەیانی هێنایانەوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە مناڵە خورما نەخوا، خورما خراپە بوو. ئەڵێ عەرزیان کرد یا ڕسوڵ الله، ئەی بۆ دوێنێنەوت؟ خۆم قسەیە چی تێچێ ئەگەر دوێنێ بتوتایە؟ فەرمووی من دوێنێ خۆم خورمام ئەخوارد، ئەگەر بموتایە کاریگەری نەبوو لەسەر. شێخ حەسەنی بەسری لە بەغا لە بەسرە خەتیبە بێ، جارێکیان کۆمەڵێک عەبد و کۆیلە ئەچنەوە قوربان، قسەی تۆ لە ناو بەسر ڕەواجی هەیە، ئێمە زۆر لە ناڕەحەتی لە سەخڵەتی و لە دژواریان، بەس جەنابەت لە وتارێکا فەرموو خەڵکینە بەندەکانتان ئازاد کرد با لەم ناڕەحەتیە نەجاتمان. ئەڵێ شێخ حەسەنی بەسری وتاری یەکەم نەبوو، دووەم، سێم، چوارەم وتار وتی خەڵکینە عەبدەکانتان ئازاد کەن. ئەتی جەماعەتە کۆیلە کۆبوونەوە دەیروتیان قوربان جا ئێمە ئەو کاتە ئەمە دوای مانگێ وتی ڕۆڵی گیان ئەو کاتە من نەپارەم هەبوو نەعەبدە هەموو ئازادی کەم، ئەم 4 هەفتەیە هەوڵ مادەی هەرچۆ عەبدێکم کڕی و ئازادم کرد، ئێستا قسەکەشم ڕەواجی هەیە. یعنی دەبێت یەک مامۆستایانی ئاینی بانکخوازەکان یەکەم لە خۆیانەوە دەست پێ بکەن، دوای لە خۆیان پێویستە لە وتارەکانیانە، یعنی لە وتاری هەینی لە وتاری بۆنەکانە، دوای ئەوە لە ڕاگەیاندنەکانە تەرکیز لەسەر ئەم لایەنە بکەن، بەڵام تەرکیزێکی ورد و چروپڕ، نەک سەرپیانە بەسەریا بڕن. یا من قەناعەتم وایە دەبێ مامۆستایانی ئاینی دەتوانن ڕۆڵێکی ئیجابی گەورە ببینن، بەڵام بەو مەرجە یەکەم لە خۆیان تەطبیقی کەن، دوایی هەوڵ بدەن تەرکیز لەسەر ئەو لایەنە بکەن کەوا پێویستە خەلەلێک تیا چارەسەر بکرێت. زۆر جار مەسەن دکتۆری وایە لەگەڵ حورمەتمە نەخۆشێکە چێ بۆ لای علاجێکی داتێ، ئەڵێ ئەگەر چاک نەبووی هەفتەیەک تر وەرەوە، نەیتوانی و بە تەواوی بە دەقیقی تەرکیز بکا بزانین نەخۆشیەکەی چییە، تەشخیصی نەکرد نەخۆشیەکەی چییە، علاجێکی گشتیە داتێ ئەگەر چاک نەبوو. ئێمە پێویستمان بەوە نی ئاوا بکە. مامۆستایانی ئاینی بانکخوازان پێویستیان بەوەیە چاوکراوە بن، لە ناو کۆمەلگادا بژین بە ژیانێکی عەمەلی، بزانن ئەمەی کەوا لە ناو کۆمەلگادا کێشەکان لەکوێون، نەخۆشیەکان لەکوێون، دەستنیشانی ئەو نەخۆشیە بکەن. نەک ئێستا کەسێک مەسەن زۆر جار بچێتە بۆ لای دکتۆر نەخۆشیەکی هەیە و دەسی بریندار بوو، دکتۆر پێویستە نەخۆشیەکەی چارەسەر بکەن، برینە ئاسانە، خۆی کابرا دەتوانێت برینەکەی بپێچێت چاک بێتەوە، بەس ئەم نەخۆشی تری ناتوانێت. کەواتە مامۆستایانی ئاینی بانکخوازان پێویستە لە ناو خەڵکا بژین، لە واقعێکی عملی ناو خەڵکا بژین کە ئەمان لە ناو واقعێکی عملی لە ناو خەڵکا ژیان، ئەزانن کێشەی خەڵکی چییە، ئەزانن خەڵک نەخۆشی چییە، کە زانیمان نەخۆشیەکانی چییە، اینجا ئەتوانین چارەسەری. کەواتە ڕێچارە ئەمەیە، ئێمە مامۆستایانی ئاینی بانکخوازان بە عمل لە ناو خەڵکا بژین، بەدەم خەڵکەوە بین، ئەو کات بزانین خەڵک لەکوێوە کێشەی هەیە،
مشکلەی لەکوێوە ئەوە باس بکەین نەک بین ئێستا مشکلەیەک نییە ئێمە بین باسکێن چکو زۆر جاری وایە هەندێ بابەتەیە کە باسی یەکەی خۆی ئەبێتە مشکلە بابەتەکە بۆچی چونکو ناو خەڵکە ئەو بابەتە نییە کەواتە تۆ وەرە بزانە کێشەی خەڵکی چه چارەسەری کە وردە شەر نییە تۆ بتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی کا مؤەیەدی وحی بوو جبرئیل بەردەوام هاتووە کۆمەڵی سەحابەی گیان فیدا و خۆبەخش لە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماوەی 23 ساڵە هات چی کرد هات ئەو هەموو شتەی حەل کرد بەس تۆ بتەوێت لە پڕێکا مەسەن من بمێ لە وتارێکی جومعە باسی چی بکەم بڵێم خەڵکینە دراوسێ مافی بەسەر دراوسێەوە هەیە دراوسەی ماڵتە دراوسەی دوکانتە دراوسەی کارمەندە لە فەرمانگەیەکە دراوسەی مەسەن سەفەرێکتە ئەم دراوسیان مافیان من نەمەوێت بە یەک وتار کە باسم کردتر چی بێ ئیتر کاکە هەچی دراوسەیە دەستکەرم بلی یەک و حەل بێ نا بە یەک وتار نابێت بە یەک وتار ئەمە حەل نابێت من ئەبێت تەرکیز بکەم لەسەری بە چەند وتارێک باسی بکەم نەک بێم ئەڵێن مامۆستایەک جارێک چوە پۆلێکەوە بە یەک ڕۆژ منهەجێکی وتبوویەوە نابێ ئاوە ئەبێت تۆ بێین تەرکیز حتا لە مافی دراوسێشا بێ بزانی ئایا دراوسێم لە چ لایەنێکەوە زوڵمی لە دراوسێکی کردو تۆ ئەمە باسکی اینجا ئایا پێویستە بزانێ مافەکەی چییە پێویستە بزانێ کامە زوڵمەکەی نیکە ئەبێ ئەمانە تەشخیص بکرێن مامۆستایان ئاینی بانکواز ئەگەر ئەمە بکەن بە تەئکید بە دڵنیایی دوای ماوەیەک سەرکەین کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی ڕەسەن و ڕاستای لێ دەرەچێتەوە زۆر جار کە لە ڕابردووە باز دەکرێت خەڵک بەهۆی ئەوەی کە هەژار و نەدار بووە زۆر جار کاسە هاوسەی هەبووە لە نێو عرف و دابی کوردەواریە زۆر جار خەڵک پێویستی بە دراوسێکەی بووە زۆر جار بۆ منە خەڵک لەبەرەوەی کە حەوشە و دیوار و دەرگایەکی وا مەحکەمی نەبووە کە ڕۆشتووە بە دراوسەکەی و دواگاو لەم دەروبان و لەم ماڵم بێ مەبەستمەوەی ئێستا خەڵک لە ژیانێکی وا ڕەفاهیەت و خۆشگوزەرانی و هەموو پێداویستەکانی ژیان هی خۆین هەر لە سەیارە هەر لە پارە هەر لە جلو بەرگوام شتانە تەنانەت وەختی خۆی خەڵگە بووە ڕۆشتووە لە دۆستەکەی لە دراوسەکەی لە برادەرەکەی جلەیەکی خواستەوە بۆی بڕوا شاییەک یان سەفەرێکی پێ بکە بێمنەتبوونی خەڵک لەبەرەوەی کە هەموو پێداویستەکانی ژیانی هەیە هەستەکەم وای کردووە کە خەڵک زۆر بە تەنگ پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە نەبێ تا چەند ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە پێویستە ئێمە تەنها مادیانە سەیری ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە نەکەین پێمان وابێ کە ڕەزامەندی خوا و خۆشەویستی خوا و بەهەشتی خوا لەوەشێ بەسرا بێتەوە بەم پەیوەندی کۆمەڵایەتیە کێشەکە ئەمەیە کێشەکە ئەوەی ئێمە تەنها لە ڕەهەندێکی مادیەوە سیری بابەتەکانەکەی ئێستا مەسەڵەن ئێمە پێمان وایە کاسە دراوسەی سەردەمی کۆنکراوە لەبەر نەبوونی بۆ شەر نییە لەبەر نەبوونی بێ ئێستا تۆم یەک قاپ بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تحقرن جارة جارتها ولو بفرس نشاة يعني ئەگەر مەسەن سەروپەیەک تۆ لێ ئەنی قاچەکەی ئەمەندەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ گەر شۆرباتان لێنە ئاوی زۆری تێکەن بۆی بەشی دراوسێکەکە باس شۆربا خۆ چی تیا بۆ ئەوسە کابراش خۆ هەر خۆی بۆ خۆی توانیوێتی شۆربایەکی ئاوا لێنە بەس مەسەلە ڕەهەندە معنەویەکەیە نەک مادیەکەیە بۆیە دەبینین لە قورئان لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسسەلام ئەوانەی کەوا پێیان دەوترێ بەها کۆمەڵایەتیەکان هەر هەموویان بەسراون بە بەهەشت و بە قیامەتەوە نەبەسراون بۆی کێ دەوڵەمەندە و کێ فەقیرە کێ پێی دەوڵەمەندە بێ کێ پێی فەقیرە بێ یعنی ئەمە بوعدە معنەویەکەیە وا ئەکاکەوە من مەسەن لەگەڵ تۆم اینجا دوای ئەوە ئێستا مەسەن من ماڵم لێرێ ماڵی برایەکم لە شوێنێکی تر شتێکم لێ بقەومێ تا براکەم پێم ڕاگا کێ پێم ڕاگە بە تەئکید دراوسەکەم پێم ڕاگە کاتە ئێمە هەڵەکە لێرەوە دەست پێکە ئێمە لەمڕۆ لە ژیانی ئەمڕۆمان هەموو شتەکەمان بەستوو بە مادەوە نەمان بەستوو بە معنەویاتەوە باش ئێستا هەموو کەسەوەی تۆ باس کرد هەیەی بەڵام بزانە خەڵک چەند مرتاح و ئاسوودەیە سەردەمی کۆن دەرگای نەبووە ماڵی بەجێ هێشت و باکی نەبوو هیچ خەمی نەبووە ئەم ماڵی بەبێ دەرگا بەجێ بێڵە بە شەرتێ ئەو کاتەش بڵێن نە ئەمە ئێستا هەیە قانون و پۆلیس و شکات و ئاسایش ئەوانش خۆ نەبوو لەو کات بەس کابرا ئەوەندە متمانە و سقەی بە دراوسێکی هەبووە دەرگای نەبووە ماڵی بەجێ هێشت دەرگای نەبوو ڕۆشتووە ئەمە شتێکی معنەویە نەک بە مادی ئێستا خەڵک هەموو شتێکی ئەوەی جەناب باس کرێت بەڵام بڕۆ بزانە چەند کەس ئاسوودە و ئیسراحەت چەند کەس مرتاحە بۆ شتانە سەردەمی کۆن کابرا مەسەر من لە باوکم بیستمەوە بە ڕەحمەت بە باسێ کرد ئەو لە سەردەمی کۆن کە جەژن نەکرا خواردنیان ئەهێنا بۆ مزگەوت
خواردنی جەژن لە مزگەوتە خوڕە ئەوت زۆر دەگمەن تیا بوو ئەگەر برنجی تیاە زۆر شاز بوو مووی بڕوێش و چاوەر و ئەو بەخواوەشی تیانە بووڵێ ئەڵێ دەگمەن ئەوەشی تیا و ترخێنە و دۆینە و چی ئەمانەی هەبووە ئەمە هاتووە بەس ئەوەندە مرتاح بوو هەر پێشی عیب نەبووە یعنی کابرای هاتووە ئەوەندە دۆینەی هێناوە کەوچکێکی ئەگەر هەبوو بێ لەگەڵ نانێکە پێ عیب نەبوو بڵێ ئایلە جام ئەو دۆینەی چۆن بەر ئەوە چۆن ئەمە ئەوەندە معنەویات و ئاسوو دەبوون لە دەروونە باکیان نەبوو ئێستا خەڵک هەموو ئەوەی هەیە ئێستا تۆ بڕۆ یەک مریشکی برژای ساغ بنێرە بۆ ماڵی دراوسێکت ئەڵە دەوەرەوە ئازانێمە لە برسا مردووی هەر خەڵک ئاوا بیرەکاتەوە کێشەکان کەواتە ئیسلام هاتووە ئەم شتانەی بەستووە بە قیامەتەوە نەی بەسوو بۆ تۆ دەوڵەمەنی یا فەقیری تۆ هاتە یانیتە هەژاری یا هەژانی دەسەڵاتی یا بێ دەسەڵاتی ئەمانی نەبەسووە بەڵکو پیامبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ نزیکترین کەس خۆشەویستترین کەستان لایم چی ئەحسەنکم ئەخلاقا ئەوەیە کە خوڕەوشتی جوانتر بێ ئەی ڕاستگۆ کێ ئەفەرمێ فإن الصدق يهدي وإن البر يهدي إلى الجنة بەسوتی باشتە و ڕاستگوی پیامبەر صلی الله عليه وسلم والله لا يؤمن قيل من يا رسول الله قال الذي لا يؤمن جاره بوائقه يا فلم من كان بالله واليوم الآخر فليكرم ضيفه فلا يؤذي جاره کەواتە هەموو بەهاکان بەهای معنەوی لە ئیسلامە ئێستا کە خەڵک ئەوەی کە مەسەڵ وەکوتم مریشێکی برژای بڕێ وازانێ فەقیر وازای نیم ئەم شتێکی معنەوی ئەمە مەحەبەت و خۆشەویستی دروستەکە ئێمە لە نێوان دوو کەلتوری جوانی هەم دنیای و قیامەتی ئیسلام ئەم ئاسوودەی ڕوح پاداشتێکی قیامەتی ئەوەی کە ئاڵۆزی دەرونیمان نەبێت کە ئیسلام پێماندا وە لە لایەکی تر کەلتوری ئەوروپی کە کابرا 6 مانگ لە شوقەکەی خۆیان ئەمرێ اینجا پۆلیس پێی ئەزانێت چاوەڕێتی مناڵەکەی لە سویدەوە فاکسێکی بۆ بنێرە هەواڵێکی بپرسێ بۆچی ڕوومان زیاتر لەم کەلتورە ناشرینەیە کە هەم بۆ دنیا چەرمەسەریە هەم بۆ قیامەتیش سوودێکی نییە بەڵام کەلتورە جوانەکە کە هەم ئاسوودەی ڕوحی دنیایی و هەم پاداشتی قیامەتیمان بەنسی بەگاوە تا بەونە دەیان فەرموودەمانەیە کە باز لە فەزل و سەردانی نەخۆشکەکە بەخشندەی بۆچی ئەم کەلتورە ئێمە زیاتر ڕوومان لە کەلتورە ناشرینەکەی کێشەکە ئەمەیە یەکەم ئێمە وەکو مامۆستایانی بانکخوازان نەمانتوانیوە لە واقعی خەڵکا بژین ئەمە یەکێک لە کێشەکان یەکێکی تر لە کێشەکان ئەوەیە ئێمە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵ ناڵم هەمویان نە بە زۆریان ڕۆڵێکی زۆر ڕوخێنەریان بینی ئەوانەی کە بە پارەی حرام ئەبرێن بەڕێوە ڕۆ ڕۆژ ڕۆڵێکی زۆر خراپیان بینیوە تێگە ئەم ڕۆڵە خراپە وای کردووە اینجا نەک لێوێ زۆرجار لە ناوەندەکانی خوێندنیشدا زۆرجار لە شوێنە گشتیەکانە برادێک کوتی چوم ناپاسوسم سەلام عەلەیکوم ئەتی بۆ مزگەوتە ئەڵەوتم داوای لێبردنەکە من ئێرەم بە شوێنێکی چاکدانێت لای ئێمە تەنها یەک شوێن سەلامی تیان نەکرێت مادام ئەو شوێنە ئەم پاسە بەو شوێنە حسابەکەن کەواتە منیش سەلامەکەم وەرەگرمەوە یعنی ئەمە زۆر بەداخەوە ئێمە بەداخەوە نەوەیەکمان هەیە کە لە بەها ئاینەکان زۆر کەم درەنگ تێگەن زۆر جار حەدەسەکە ڕوو ئەدا دوای حەدەسەکە ئەڵێن ئەوەمان نەکردایە بەس ئیسلام هەموو کاتە پێش حەدەس کەوتووە ئەفەرمی ئەوە مەکە با ئەوە نەبێ ئاوا بکە با ئاوا بێ کەواتە کێشەکە ئەوەیە ئێمە یەکەم دەستگاکانی ڕاگەیاندن ویان کردووە ئەوەی کەوە بەهای ئاینی بێ لای خەڵک عیب بێ یەکێکتر بەڕاستی ممارەسەکردنی هەڵەی دینداری لەلایەن هەندێک گەنجەوە زۆر بەداخەوت لەلایەن هەندێک گەنجەوە لەلایەن هەندێک کەسی بەتەمەنەوە کە ممارەسەکردنی ئەم دینە لای ئەوان یعنی وای لێ هاتووە هەندێک گەنج ممارەسەی دینی تەنها بە کوشتن و بڕی نەزان ئیتر ئەم کوشتن و بڕینە لای ئەو دەستگا ڕاگەاندنە چاواشەکارانە گەورە کراوە وای لێ کراوە کاکەوە دین هەر خەڵکە کوژێت دین خەڵک سەرە بڕێ مالعلم معلومی جەنابیشتە لە نوێترین راپۆرتی UN ئەوەی کەوا ئەوەی ئەوان ئەڵێن ئێرهاب لە 6 مسلمانێکە ئەوەی ناوی ئەوان ئێرهاب و تیرۆر لە 94 خۆیانە بە سووانیشاندن لە ڕاگەیاندنەکانە لە 100 مسلمان ئێرهابە کاتە ممارەسەکردنی زۆر جار ممارەسەکردنی هەڵەی گەنجێک ممارەسەکردنی هەڵەی بەتەمەنێک ئەمەش بووەتە هۆکارێک کە دەستگاکانی ڕاگەیاند شتەکە گەورەکەن ئەوە فڵانە کەسی سەر بڕێ ئەمە دینداری هەر ئەوەیە مەسەڵەن ئەو گەنجە ئەڵێ ئەوە وایە اینجا یەکێکی تر زۆر بەداخەوە
کۆمەڵێ دەستگای ڕاگەیاندن هەن کۆمەڵێ بەرنامەی بەناو ئاینی ئەکەن ئەم بەرنامانە بەس مەبەستیان شێواندنی ڕاستی ئیسلامیەکانە دەست ئەبەن بۆ کۆمەڵێ بابەت کە ئەم کۆمەڵە بابەتە نەدوو نەنزیک پەیوەندیان بە هیچ شێوەیەک بەڕاستکردنەوە و دروستکردنی ژیانی تاک و کۆمەلگای کوردەواری ئێمە نیە ئامە یەکێکتر لە کێشەکان کە بەڕاستی کۆمەڵێ بابەت دەوروژێنرێ کۆمەڵێ بابەت باسەکرێم کە هیچ قازانجی نییە نەک ئەوەی کەوا بڵێن نەسیجی کۆمەڵایەتی دروستەکە بەڵکو هەڵی ئەوە شێن کەواتە ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی یەکەم نەتوانینی من وەکو مامۆستایەکی ئاینی کە بچمە ناو خەڵکەوە بزانم خەڵک پێویستی بە چییە لە واقعی خەڵکا بژین نەک لە واقعی کتێبە یعنی یەکێک لە هەڵەکانی ئێمە لە واقعی کتێبان نەژین ئەبێ لە واقعی باوکم بە ڕەحمەت بێ هەموو جارێ دەیوت ئەبێ لە واقعی خەڵکا بژین نەک لە واقعی کتێبە کتێب کۆمەڵە شت نووسراوە ئەگەر باسێکی خەڵکی تێناگە ئەمە یەکەم دووەم دەستگایەکی ڕاگانی چاواشەکار کە بەس مەبەستی شکاندنی دین و دینداری سێم کۆمەڵێ گەنج کە بە مارەسەی هەڵە بەڕاستی ئەکەن لە کۆمەڵێ شتا وەعەزان چاکەکەن یعنی لە نیەتی خۆیانە باشە بەس لە واقعەکە نای پێکن مراجعەش ناکەن بەوانەی کە ئەهلی خیبرە و ئەهلی بڵێن اختصاصن کە بڵێن ئەوە چۆن چۆنی ئەمانە بوونەتەوە هۆکاریەوەی خەڵک شانازی بە چیەوە بکە شانازی بە کولتورێکەوە بکە کەنە دینی ئێمە نە لە یعنی پێکاتی کۆمەڵایەتی ئێمە ڕێک دەکەێت جنابی مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هاوڵانیشی کۆمەڵێ وێستگە هەن کە چاکەکردن بووە لەگەڵ خەڵکێکە کە لە نێو بازنەی شریعەت و ئایدۆلۆژیا و ڕێبازی ئەوانان نەبووە ئێمە ئێستا زۆر جار پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لەبەر جیاوازی حیزب و مەزهەب و تەنانەت ئاینیش پەکخستووە ینی بۆ منە ئەسمای کچی ئیمامی ئەبوبەکر ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ دایکم مشریکە بوو هات سەردانی کردم تا پرسم بە پێغەمبەری خوا نەکرد صلی الله علیه وسلم ئەویش فەرمووی بڕۆ چاکەی لەگەڵا بکەوە دایکتە یان بۆ نمونە کە ئەبوو سوفیانە چێ بۆ ماڵی کچەکەی لە مەدینە کە خێزانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم یان بۆ نمونەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر جەنازەی جوولەکەیەک هەڵەسێتەوە کۆمەڵێ موقیفی زۆر جوانی تر تا چەند ئەمە یەکێکە لەو دەردەکوشندانەی کە من لەبەرەوەی کە تۆ لە حیزبەکەی من لە مەزهەبەکەی من تەنانەت بوونە ئەگونجێت دراوسەیەکمە بێت لەبەرەوەی کە لە ناو دینەکەی منانیە چاکەی لەگەڵا ناکەم محیبەتی پێ نابەخشم چاک نابم لەگەڵیا ئەمانە تا چەند ئیسلام ڕەدیان نەکاتەوە ئاخر یەکێک لە کێشەکان ئەوەیە یەکێک لە کێشەکان تێنەگەشتنە یەکێک لە کێشەکان وەرگرتن و نەزانینی جێبەجێکردنی لە شوێنی خۆیەتی یعنی من لەم بینە شتێکم لە بەرنمەیەکە باس کرد یعنی خۆم زۆر وەکو چۆن لە زۆر تەفاعل لەگەڵ ئەو واقعە کرد زۆر مهمە ئەبوو هورێرە فەرمێ دایکم مشریکە بوو هەموو کاتێ ئەموت مسلمان بە هیچ کە باوەڕی نێنە ئەو جارە زۆر سوکایەتی بە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم ئەڵێ چوتم یا رسول الله ئەم دایکەم تر بوتی بە گریان و چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیح بوخاری هاتووە ئەڵێ وتم پێغەمبەری خوا دایکم من ئەمێ دوعای یعنی بڵێم مسلمان بە داوایەکەم بانگەوازێکم بۆی مسلمان بێ ئەم جارە قسەیەکی بە تۆت کە من زۆر پێم ناخۆش بوو ئەبوو هورێرە وتی یا رسول الله دوعا بکە دایکم مسلمان بێ یان ئەم موقفە زۆر مهمە مهمیەکەی لە چییە یەکەم ئەبوو هورێرە نەسوکایەتی بە دایکی کرد نە قسەی پێوت ئەمە خاڵی دووەم کە زۆر مهمە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیوت ئەک لەوە خوارچ ئەک خوا لە ناوی بەر ئەکچی فەرمی اللهم اهدی ئومە ئەبی هورەیرە کوڕە جوولەکەیەک دراوسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەخۆش کەوت پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو سەردانی کرد يعني أما كوري جولة أوش كدعوة آفرة جولة كقبولك يعني وجر بيوندي بيوندي كملاية كان أمام جعلنا مدينة في مثلا دستوري مدينة أنوسيتها خو قرآن والسنة شيء بس بو دستور أنوسي يعني عملي واقعي خلق بيستي بشتك يعني أبيشتك بك خلق لسري برا لدستوري مدينة هتشي جولة كي مدينة بطائفة نايب راوة كأكرب لين يكمين دستوري مدنية نسرابته نك الإسلام هذا الدنيا هاتشي يعني آخر زور مثلا مدينة زور جولكي تأخوي تواني بنوسة جولكي مدينة بني النظير بني المصطلق بني قينقاع كي همو تيايتي حتى على مدينة مشركي تياب وري بيدراو بشي بس إما إست زور بداخو إما إست بهلا لزور شتيه كشتين يكم إما حزب ما اللي بوتا الصنم يعني زور بيومنا خوش حتى خلقي إسلاميش حزبي خير كلي بوتا الصنمك من كخلقك لقل منها بس سلام لوك نام السلام لو يتيش
ئەگەر سەلام لەوێتیش بکەم ناچە ئەمەیە هەڵەکە ئێمە نازانین حیزبایەتی یعنی چی کاکیم یعنی حیزبایەتی یعنی وەسیلەیەکە نەک تۆ بیکەیتە سەنەمێک ئەیتر بەڕاست و چەپ بدەیت لە خەڵکێک لەگەڵ توانی ئەمەیە کێشەکەم یعنی ئێمە بین پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر خۆ لەو دینداتر کێ کابرا چووتی وەڵا سێ کەس چوونتیان پێغەمبەر چۆن عیبادەتەکە تر خێزانەکانی پێغەمبەر باسییان کرد گوتیان بابم پێغەمبەر خوا لە هەموو گوناهەکانی خۆش بە بەخوا یەکیانوتی تاماوم شەو ناخەوم یەکیانوتی تاماوم ژن نایم یەکیانوتی تاماوم بە ڕۆژووە بم پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتەوە زۆر تووڕە بوو فەرمووی دوایی چووە سەر مینبەر باسی کرد فەرمووی ما بال ئەقوام يأتون فيقولون كذا وكذا وكذا أو كما قال هو شيء خلقاني كي الله واعكم واناكم واعكم فمن والله من لحموتان لخوازيات رأسم لحموتان تقوم لخوازيات رأ لبزانا ممارسة دينداري بيغمبر صلى الله عليه وسلم هتا جولك خيانتي أن لبيغمبرك صلى الله عليه وسلم بيغمبر شيء هيك اللي نكرد بحري خويان لما دينا بارزو خويان دقران بشرت دا صلاة دارش بيغمبر صلى الله عليه وسلم لفتحی مەکەدا ئەو قڕیشەی کەوا خەریک بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم بخنکێنێ چەندین سەحابەیان چی لێ کرد کە چوە مەدینە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی لێ کرد هەر ئەو نمونەی ئەسما کە دایکی هات نمونەی ئەو خەڵکە مشریکەی کەوا لە مەکە خۆ کاکە مەکە هەمووی موسڵمان نەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان في قلبه لا تتبعوا عورات المسلمين يعني ئەسێمە زۆر بەداخەوە من کە لە حیزبێکم بەرامبەرەکەم لە حیزبێکی ترە ڕێک ئەچم ئەگەڕێم کون ئەگەڕێم شتێکی تیا بدۆزمە بڵایکەم بۆی بیشکێن لە ناخۆ کەواتە ئەگەر من دراوسەیەکی جوولەکەم هەبێ ئیسلام مانعنیە لەوەی کە لەگەڵ یا چاکەکار بم تعاملی لەگەڵ بکەم ابن عمر ئەفەرمێ دوو حیزبی سێ حیزب ابن عمر ئەفەرمێ چی ئەفەرمێ هەر کات کە خێرێکیان ئەکرێ و بەشی دراسی جوولەکەمەتان داوە ئیمامی عمر ڕەحمەتی خوا لێبێ سوالکەرێکی جوولەکەی ڕزگار نا بێجگەلەوە بۆ چووە قودس نەچووە کەنیسەکە نوێشکە فەرمووی نەوەکو ڕۆژێک بێت بڵێن ئەمە عومەر توێژی تیا کردووە بێبیکەینەوە مسکە ئەمە یانی چی یانی ئێمە بەڕاستی وەکو وتم ئێمە بەغەڵەت لە شتەکان تێگەشتیت بە ئاوەژوودی تێگەشتی سەربەرەخوار لە شتەکان تێگەشتی ئێمە ئێستا زۆر جار حیزب کردو هەموو شتێک ئیتر تەعاملی من تۆ لەسەر حیزبایەتیە کاکە حیزب وەسیلەیە هۆکارێکە دەستی پێوەگرم بۆی بگەمە شتێک بۆی بگەمە ئامانجێک من ئێستا پێم وایە ئەو ڕێی تۆی پیاچی درەنگەکەیتە مەقسەد لەبەرەوەی من لەم ڕێەوە ئەچم بۆ مەقسەدەکەی تۆ بەس من قەنەعەت وایە ڕێگەکەی تۆ ڕێگەیەکی دوورە بەس ئەم ڕێگە نزیکە لێخۆ معنە ئەوە نییە من بێم چی بکەم محارەبەی ڕێگەی تۆ بکەم یعنی ئەمە هەڵەکەیە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە لە قورئانە سیرکەن یعنی زۆر مهمە خوای گەورە لە قورئانە بۆ باشە خوای گەورە سبحانه وتعالى خۆی ئەم دینەی نەناردووە حەقا بۆ ئەفەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ فإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين ئەی بۆ خوای گەورە لە قورئانە قسە و ڕێی هەموو ئەهلی کوفری هێنا فرعون ئەڵێ ئەنا ربكم الأعلى خوای گەورە قسەکەی فرعونیێنێ ئەمە یعنی چی یعنی ئەوەی مسلمان ئەبێ زۆر کراوە بەس ئەمە معنای ئەوە نییە من تەنەزول لە عەقیدەی خۆم بکەم بڵێم وەڵا کاکە لەبەر خاتری کابرای مەسیحی قەی چیەکە با بچم بەشداری جەژنی میلادیان بکەم کە ئەڵێ عیسا کوڕی خوایە یا خواسیان تەنازولی لێ ناکەم بەڵام وەکو ئەوەی کەەوە هاوڵاتیەکە لە وڵاتی ئیسلامیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو هاوڵاتی بڵێن معاملەی لەگەڵ ئیمامی عومەر دەڵێن لە سیرەی عومەرە هاتووە فەرمێن ئیمامی عومەر جارێک کابرایەکی جوولەکەی بینی لە با کابرایەکی بینی سوالەکە فەرمی ئەمە چییە کابرا سوەتی وەڵا ئەمە جوولەکەی وتی بۆ سوالەکەی وتی وەڵا ئێمە تا گەنج بووین سەرانمان بە دەوڵەتی ئیسلامی ئێستا کە نیمانە و پیرین دەوڵەتی ئیسلامی سەرانەمان لێ وەرناگرێ بەس ناشتوانی بژین ئەڵێ ئیمامی عومەر بدێ بەیتولمال فەرمیزانە ئەم کابرایە هەموو مانگی معاشی چەند بەشیەکە لە بەیتولمال معاش بمە بۆ کێ بۆ کابرایەکی جوولەکە یعنی ئەمانە هەمووی پێمان دەڵێن دین هاتووە بۆ ئەوەی کەوا دنیا و قیامەت پێکەوە بەسێ نەک تۆ کەسێکی بەس قیامەتی بی لەوەی لە دینا شتێک نییە پێبووترێ چلە کێشان و خەڵوەت و ئەمان ئەوەشی تیانە تۆ بە دوای دنیاکەوی ئیتر واز لە عیبادەت بێن دین هەردووکی کرد وابتغی فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك ئەمە زۆر مهمە یعنی ئەبێت تۆ کە قیامەتە پێش خست هەرگیز لەبەر دنیا ڕقل لە کەس نابێ زۆر جار حیزبایەتی بۆ ڕقی لێویترە ئەم کورسێک زیاترێنە ئەم ڕقی لێت ئەڵێ بەخوا بێ وا بکەم کورسەکەی کورسێک لەو زیاتر بن سێرەکەیەکەوتە ناو چیەوە
ناو منافەسەیەکی زۆر ناشم لە وڵاتی خۆمامە هەموو بەچا ئەیبینین ئەم واقع کاتێ ماوەکو مسلمان پێویستمان بەوەیە کەوا بینەوە بە خۆداچوونەوەی بکەین چمکەکان ڕاستکەینەوە ئەوانەی بەگوێ ئێمە دەکەن ئەوانەی لەگەڵ ئێمن ئەوانەی کە ڕەشایەتی ئێمەیان زیاد کردو بار شێوێک لە شێوەکان ئەبێ بین مەدرسەیەکی پەروەردەییمان هەبێت تیان گەین ئەم دینە نەهاتۆوەی محارەبەی کەسێ بکە دەستی کەسێ بگرێ یەکێ بکوژێ یەکێ زیندوو کاتەوە ئەم دینە هاتووە بۆ ئەوەی کەوا خەڵک لە دنیادا مسالیم بژین جیهاد لە ئیسلاما چییە جیهاد و قیتال لە ئیسلاما غایە نییە وەسیلەیە ئەم ئیسلامە کە جیهادی بڕیارداوە بڕیار نەداوە جیهاد و غایەت بێ جیهاد وەسیلەیە يعني قتال الإسلام وسيلة هرگز غاية نییە هدف نییە ئامانج نییە ئەی چییە ڕێکارێکە بۆ ئامانجێک ئەم ڕێکارە چییە کاتێکەوە من داواکەم ئەبێ بە خوای گەورە فەرمێم ادعو إلى سبيلك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن كاتت دعوي من أويكوا أو دعويكوا من أتوان بأخلاق وبعملي لنا وخلقها بيجيانم هرگز ناتوانم بشر كسي كوتا عنادية ألين بالمناسبة وكل نكتة خلا پیاوێک لەشی گران بوو وتیان خۆت بشار خۆی نەشۆ وتیان بیخەنە حەوزەکەەوە خستیان حەوزەوەتی جانیت بەدەست خۆمە نایهێن ئەدی چیەکەی یعنی ئەمە نابێ ئەبێ ئینسان بەچی بە قسەی خۆش پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەڕنەوە لە سیرە باسیەکەن لە مەکە ئافرەتێکی بەتەمەنە بێ کۆڵێ داری پێ بێ نایتوانێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ هەڵیەگرێ بۆی تاماڵەوە ئەڵێ داپیرە وەسیەتی چییە بۆ من بۆڵی وتی ڕۆڵە ئەڵێن لە مەکەیەکێک دروست بۆ شێر پێڵێن لە دینی باوباپی لایە وەسیێت بێ نەکەویتی دوێ وتی وڵا داپیرە ئەو کەسە منم دەی پێغەمبەر صلی نەفەرموو بەخوا ئەو دارانە لەکوێ هێناوە ئێمە تۆ ئەوێ یعنی ئەمە مهمە کەواتە ئەبێ ئێمە جارێکتر دانیشینەوە جارێکتر باسێک بکەین بزانین ئێمە وەکو وتم خەلەلەکان لەکوێن دەستنیشانیان کە ئەمە زۆر مهمە یعنی دکتۆر بزانێن نەخۆشیەکە کامە چارەسەرەکەی زۆر ئاسانە بەس نەزانێت نەخۆشیەکەی چییە چارەسەرەکەی نەک قورسە نەخۆشتریشی بۆ دێن کاتە ئێمەش وەکو دای مامۆستایانی ئاینی ئەو کەنان ڕاگەاندنی کەوا بڕیاریان داوە کۆڵی ئەم داوەیە هەڵگرن ئەبێ بێن بگەڕین بزانی خەلەلەکە لەکوێ هەڵەکە لەکوێ دەستنیشانی بکەین لێوە چارەسەری بکەین کێشەکان ئینشەڵڵا حەلە بن زۆر زۆر سپاس دەکەم جەنابی مامۆستا خۆی گەورە پاداشتی بە خێرت بداتەوە خوا سەلامەتێکە سپاس بۆیەوە سەرکەوتن بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەم جاری بەرنامەکەشم تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ